يعني ويكا دروز بوا بسر تساو يخلق شينو بسر تساو تیمەکە هێزانامنیەکان ڕێگریەکەن لەوەی میدیاکاران ڕووماڵی ئاگرەکە بکەن لەو کاتی دیارە تیمەکانی بەرگری شارستان هێزانامنیەکان داوای ڕاگرتنی لایڤەکانەکەن و ڕێگریەکەن لەوەی کە بگوازنەوە هەمووی ئەعلامیە لەولا لۆ دەرێ کاکە قوربانەوە هەمووی ئەعلامی ئەوەی بینن هێزانامنیەکانن ڕێگریەکەن لە ڕووماڵی ئێمە يلا كاكا يلا دي براسنا قادر اجد الشغل هذا بيننا برا كما شاف ايش تقول ئەوەیە بینن ڕێگریتی مەکان هێزانامنیەکانە لە ڕووماڵکردن و بەردەوام داوای دوورکەوتنەوەی میدیاکار ڕاگرتنی پەخشەکانەکەن بەڵام هەتاوەکو ئێستا ئاگرەکە بەردەوامە و تیمەکانی بەرگری شارستانیش لە هەوڵی کۆنتڕۆڵکاری تەواوی ئاگرەکەدانا کاروان میراودەلی وتە بێژی بەرگری کامیرا دیر بخیده برای 100 متر من ناچارم کۆتایی بە لایڤەکە بێنم لە ئێستادا بۆی ڕێگری هێزانامنیەکان یعنی ئەوەی کە دروست بووە بەسەر چاو یەخلق شینەوە بەسەر چاو تیمەکە هێزانامنیەکان ڕێگریەکەن لەوەی میدیاکاران ڕووماڵی ئاگرەکە بکەن